شەوی ڕابردوو کوژرانی 6 گەنج میدیاکان و هەرێمی کوردستان و عێراقی تەنی چیرۆکەکەی چۆن بووە لەگەڵم بن با من بۆتان بجێڕمەوە. کەمێک لەمەوبەر ئەو 6 گەنجە گەیشتنەوە ناو کەسوکاریان لە قەزای خورمات و ئارام ئەکرەم یەکێک لەو گەنجانە چیرۆکەکە بەم شێوازە بۆ 964 دەژێڕێتەوە. دوێنێ هەینی کاتژمێردە و سی خولەک بە دیاریکراوی ئارام و 5 گەنجی تر کە ئامۆزا و کوڕەخاڵ و کەسوکاری یەکتری بوون بۆ گەشتێک دەڕۆن بۆ گوندی خۆرنەوەزان لە ناوچەی داودەی سنووری قەزای خورمات و ئەوان لەوێ لە ماوەی ڕۆژەکەدا کاتێکی خۆش بەسەر دەبەن یاری دەکەن هەتا دەبێت بە کاتژمێر 12:30 شەو هیلاک دەبن و لی دەخەون. ئاگیان لە مەرجی خۆیان نابێ وەک ئەوی باسی دەکات هێزێکی کۆماندۆ و ئاسایش و سوپای عێراقی و کەسوکاریان دەوریان دەدەن و دەڵێن ئێوە چیتان کردووە هەموو عێراق و هەرێمی کوردستانتان هێناوەتە سەرخەت. وەکەوەی ئارام باسی دەکات ئەوان ئاگیان لە هیچ شتێک نەبووە، بەڵام نامەیەک کە لە ئەکاونتێکی ساختەوە بۆ باوکی یەکێک لە گەنجەکان دەڕوات تێیان نووسراوە ئەیوب و گەنجێکی تر کوژراون لەگەڵ گەنجەکانی تر هەمویان بریندارن و فریان بکەون. کەسوکارەکەی هەست دەکەن ئەوە تەڵەیەکە و داعش ناوێتەوە بۆیە خێرا هێزانامنیەکان لە عێراق و هەرێمی کوردستان ئاگادار دەکەنەوە هێزانامنیەکانیش کۆماندۆ و ئاسایش و سوپای عێراقی بەپەلا ئۆپەراسیۆنێکی گەورە دەکەن و دەڕۆنە شوێنەکە. کاتێک دەگەن هیچ شتێک نابینن تەنیا ئەوە دەبینن کە گەنجەکان لە شیرینی خەودان و هەڵیان دەستێنن. ئەو 6 گەنجە بۆ لێکۆڵینەوە دەبرێنە لە هێزانامنیەکان تا ئەم بەرە بەیانیە کاتژمێر 8:30 و لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکرێت و دایانێ بزانن داخوا ئەو ئەکاونتە ساختەیە چی بووە کە نامەیەکی بۆ باوکی یەکێک لە گەنجەکان ناردووە و تێیدا هەواڵی کوژرانی 6 گەنجەکەی پێوتون. ئارام وەکەوەی باسی دەکات ئەوان تا ئێستا نازانن کە ئەو نامەیە لە شوێوە ڕۆشتووە و دڵنیایش درا کە هیچ یەکێک لەو 6 گەنجە نامەیان بۆ کەسوکارە نەناردووە چونکە لەو شوێنێک کە ئەوان لی بوون نە شەبەکە هەبووە نە ئینتەرنێت هەبووە بۆیە ئەوان بە بێخەمی لێ خەوتون. بەڵام وەک باسی دەکات بە پێی ئەوەی کە پێشبینی دەکەن حتمما ئەو کەسەی کە نامەکەی ناردووە ناسیایی خۆیان بووە و لە دوای ناردنی نامەکەش ئەکاونتەکەی داخستووە و لە ئێستاشدا هێزانامنیەکان سەرقاڵی لێکۆڵینەوەن بۆ ئەوی بزانن چێ بووە ئەو فەرتەنەی ناوەتەوە و شەوی ڕابردوو کوردستان و عێراق و هێزانامنیەکانی خستۆتە دڵ ڕاوکەیەوە. وردەکاری ئەو بابەتە لە 964 دۆتکەی ئاردی زیاتر بزانن.